بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خوشویستان و بەڕێزان بینەرانی پرۆگرامی خۆشەویستی، بە خزمەت و دیدارتان شاد بووینەوە لە بەرنامەیەکی نوێدا. لەم جارەشدا بە ئیزنی خوای پەروەردگار هەندێک پرسیاری بەڕێزتان بە پێی کاتەکە کە لەبەردەستماندایە وەڵام دەدەینەوە. بەڕاستە خۆ بچینە سەر پرسیاری یەک. پرسیاری یەکەم ئەم بەڕێزە بەم شێوەیە پرسیارەکەی بۆ کەناڵی دیمەن نووسیوە. سڵاو بەڕێزانی کەناڵی دیمەن تیڤ. بەڕێزان، داواکارم لە ئێوەی بەڕێز کە ئەم پرسیارم بگەێنن بە بەرنامەی خۆشەویستی مامۆستا فاتیح شارستێنی. سوپاستان دەکەم. پرسیارەکەم ئەمەیە: سڵاو مامۆستای بەڕێز، ئایا کەسێک کە بە هەر ڕووداوێک هەردوو قاچی لەدەست دابێت و هەردوو پێیەکانی لەدەست دابێت و ئێستا بۆ ڕۆیشتن دوو قاچی دەستکرد بەکاربێنێ و ئەم کەسە کە پێیەکانی ئەم کەسە لە کاتی دەستنوێژگرتندا بۆی ئەستەم و سەخت بێت کە هەموو کاتێک هەردوو قاچە دەستکردەکانی دابنێت بۆ ئەنجامدانی شۆرینی ئەو بەشەی کە ماوە لە قاچەکانی، کە لە ڕاستیدا ئەو کەسە هەردوو پێیەکانی لە دەستیش دابێت. ئایا دروستە ئەگەر ئەو کەسە تەنها لە کاتی دەستنوێژگرتندا دەستێکی تەڕ بەسەر قاچە دەستکردەکانی دابێنێت؟ خوا پاداشتی خێرتان بداتەوە ئەگەر لە ڕووی شەرعەوە ئەو بابەتەم بۆ ڕوون بکەنەوە. سوپاستان دەکەم. دڵسۆستان کەم ئەندامێک. ئەمە نامەی ئەو ئازیزە بەڕێزە بوو کە وەکو خۆی بۆم خوێندنەوە دیارە لە ڕووداوێکە پێیەکانی قاچەکانی لەدەستداوە و پرسیاری ئەوە دەکا لە کاتی دەستنوێژە ئەگەر هەندێک جار بۆی زەحمەت بوو بەهۆی نەگونجاوی شوێن و بارودۆخەکەوە کە قاچە دەستکردەکانی دانێ و پێیەکانی ئەو بەشەی کە ماوە بشۆرێ، حکمی شەرعی چییە؟ لە وەڵامە دڵم وەبیللاهی تەوفیق بەڕێزم، یەکەم ڕێزم هەیە بۆ هەموو خاوەن پێداویستیەکی تایبەت، بە تایبەت بۆ تۆی ئازیز و بەڕێز. دوو، شتنی قاچ لە کاتی دەستنوێژدا بە نەسی قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 6دا تا ئەو ئێسقەڕەقەیە کە گۆزنگی پێدەڵێن، کە قاپەڕەقەڵەی پێدەڵێن، کە ئێسقەڕەقەکەی قاچی پێدەڵێن، هەر لە زاراوەی لە شوێنێکی کوردستاندا. بۆ نمونە ئەو ئێسقانەی کە ئێستا بەدەستەوە هەیە لە قاچیشا هەیە، ئەبێ سەر و ئەو شوێنە بشۆردرێ. خوای پەروەردگار کە باسی دەستنوێژمان بۆ دەکا لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 6 دەفەرمێ وەئەڕجولەکوم ئیلە الکەعبەین، ئەبێ هەردوو قاچەکانیشتان بشۆن ئیلە الکەعبەین، هەتا ئێسقانە ڕەقەکەی قاچتان. ئەو ئیلایە لێرەدا بە معنای مع، یعنی مع الکەعبەین، ئەبێ ئەو دوو ئێسقانە ڕەقە کە لەم لاولایەوە هەن ئەوانیش بشۆردرێن، واتە سەر و ئەوان بشۆردرێ. دوو پەنجە سێ پەنجەیەک سەر و ئەو گۆزینگانە ئەو دوو قاپەڕەقەڵەیەش ئەوەش بشۆردرێ. ئەمە نەسی قورئانە و واجبە ئینسان بم شێوەیە دەستنوێژ هەڵبگرێ. لە نامەکەی جەنابتدا تێبینیەکم هەبوو، بەڕێزت نووسیوتە جارێک دەفەرمی قاچەکانم، جارێک دەفەرمی پێیەکانم. ئەگەر قاچ مەبەستت ئەوەیە لە سەر و ئەو دوو ئێسقەڕەقەی ئەم لاولای پێتەوە لە سەر و ئەوەوە قاچت بڕاوەتەوە و قاچی دەستکردت بۆ کراوە، ئەوە هیچ لەسەر نییە. ئەگەر پێیەکانیش پێش بەکوێ دەوترێت لە سەری پەنجەی پێیەکانەوە هەتا وەکو سەر و ئەو قاپەڕەقەڵەیە ئەو دوو گۆزنگە ئەو دوو ئێسقانە ڕەقە. ئەگەر بەشێک لەوە ماوە هەیە قاچی پەڕیوە، ئێسقانەکەی پاژنەی پێی ماوەتەوە، یان ئەو دوو ئێسقەڕەقەڵەیە ماونەوە خوار ئەو بڕاوەتەوە، ئەمە شوێنی دەستنوێژە. واتە ئەگەر تەنها بەشی پەنجەیەکی پێوە مابێ، خوار ئەو دوو ئێسقەڕەقە ئەبێ بشۆردرێ. ئەگەر لە سەر و ئەوەوە قاچەکەت بڕاوەتەوە، هیچ شکالێکت لەسەر نییە، ئەوە هیچ شتنی ناوێ بەڕێزم، ئاگادار بە. بەڵام بە هەر حاڵ زانایانی شەرع فەرموویانە وئیذا قوطع جزء من القدم، ئەگەر هاتوو بەشێک لە پێی ئینسان لێبەوە بەهۆی هەر ڕووداوێکەوە بێ، وەجەبە غەسل الباقی کەلیەدی، پێویستە بەشەکەی تر کەماوەتەوە وەکو دەستەکان بشۆرێ. ئێستا لە نەسی قورئانە دەفەرمێت دەستان بشۆن هەتا وەکو سەر و ئانیشکتاندا، کەواتە ئەگەر کەسێک پەنا بەخوا لێرەوە دەستی پەڕی، لێرەوە لێبەوە، دەبێت ئەمەی بشووە. ئەگەر تەنها ئانیشکەکەی مابەوە، ئەبێ ئەم ئانیشکەیە بشووە، بەس ئانیشکی مابەوە، بۆ قاچەکەش وا حساب بکە.
لە سەری پەنجەکانەوە لێبووەتەوە بەس ئێسقانەکەی سەرەوە ماوەتەوە ئەو شوێنی دوو ئێسقە بچووکە ئەبێ ئەو شوێنە پشووە ئەگەر لە سەرەوە بووە کەسێک دەستی لێرەوە لێبووەتەوە ئەمە هیچ شتنی ناوێتەوە بووە وەکو دەست دوایە زانایانی شەرعوان فەرمووە. بەڵام بۆ پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە مەبەستی تۆیە ئەوەیە دەڵی لە هەندێک کاتدا لە هەندێک شوێندا ناتوانم قاشە دەستکردەکانم لێ بکەمەوە و ئەو بەشەی تری بە ئاسانی بشۆم بە دڵنیاییەوە جەنابەت ڕاست دەفەرمووی. جار هەیە تۆ لە ماڵی خۆتانی لە حەمامی ماڵی خۆتانی لەسەر مەغسەلێک بۆ خاوەن پێداویستێکی تایبەت ناڕەحەتە قاچە دەستکردەکانی دانێ قاچەکانی بەو شێوەیە بەرزکاتەوە سەر مەغسەل ئەو پارچەی کە ماوە لە پێیەکانی بیشوەرێ و لەوە دەچێت دواتر ئەمجا قاچی تەڕە ناتوانێت وشکی بکاتەوە گۆرەوەکە لە پێکە پارچە قوماشەکەی لێباڵێنێتەوە بە تەڕی بکاتەوە ناو ئەو قاچە دەستکردەوە تووشی ناڕەحەتی و نەخۆشی دەکا. ئیسلام ئەمانەی تێدا نیە بۆیە بەڕێزت قاعدەی المەشەقەت تەجلیب التەیسیر هەموو مەشەقەت و ناڕەحەتیە کە بەسەر مرۆڤادێ پێویستە ئاسانکاری لەگەڵدا بکرێ. جەنابەت برا شیرینەکەم هەموو جار کاتێک کە ئەو جارانی کە دەچی بۆ سەفەر ئەو کاتانی دەچیتە ماڵی هاوڕێیەکت ئەو کاتانی کە دەچێت بازار و شوێنێک لە ماڵەوە ئەزیزم دەستنوێژێکی پاک و پوخت بگرە. ئەگەر لە چوارچێوەی شارەکەی خۆت دابووی ماوەی شەو ڕۆژێک وەکو مەسحی سەرخوف دەستنوێژ بگرە پاک و خاوێن قاچە دەستکردەکانت لە پێکە ئیتر هەتا 24 سەعات لە دوای ئەوەوە کە دەستنوێژت گرتەوە قاچەکانت دامەنێت تەنها دەستێکی تەڕیان بەسەرا بێنێ بەسەر لای سەرەوەی لا و کافیە. جەنابەت هەر وەختێک چووی بۆ سەفەر هەر وەختێک چووی بۆ سەفەر سەفەرەکەت لە شاری خۆت چوویتە دەرەوە نزیک بێیان دوور بێ گرنگەوەی لە سنووری شارەوانی شارەکەی خۆت و گوندەکەی خۆت بڕۆیتە دەرەوە. ئالەو کاتەدا ئەزیزی من برای خاوەن پێداویستی تایبەت دەستنوێژەکەت پاک و پوخت هەڵگرە قاچە سناعی دەستکردەکانت لە پێکە تا 3 ڕۆژ تا 72 سەعات ئەزیزم پێویست ناکە جارشکە قاچەکانت دانیتەوە دەست بوو چاوت دەشوی دەست دەشوی مەسحی سەرت دەکەی قاچەکان دامەنێەوە هەر دەستێکی تەڕیان بەسەرا بێنە و کافیە ئەوە تەواو بوو. ئیلا مەگە بۆ خۆت حەز دەکەی لە کاتی خەوادای دەنەی بە بێگومان بۆ قاچانەوە ناخەوی ئیتر لە بەیانی ڕۆژی داهاتوودا لە ماڵێک بی لە ماڵی هاوڕەیەک بی لە هۆتێلێک بی لە هەر شوێنێک بی دەستنوێژ دەگریتەوە کە دەستنوێژگیر قاچەکان پشەوە جارشکە سەر لە نوێش ڕۆژیشکە دەست پێ دەکات لە وەختی خەوت ناکەدادنە خوفەکانیش بەتاڵ دەبێتەوە. ئەمە کار ئاسانیەکی زۆرە بۆ تۆ لە خۆتی قرس مەکە زۆر بە ئاسانی وەریگرە هەتا بۆت کرا ئەگەر لە خوار ئەو دوو ئێسکەڕەکەی قاچەوە قاچت ماوە پێیەکەت پێوەی ماوە ئەوە بیشۆ ئەگەر پێوەی نەماوە لە سەرەوە هەر هیچ لەسەر نییە. ئەگەر توانای شتنن نەبوو کار لە خۆت قرس مەکە ئەرزم کردی وەکو مەسحی سەرخوفەین لە ماڵە شەو ڕۆژێک لە سەفەرە 3 ڕۆژ یان ئەو کاتێک کە دادنا مەجای دەستنوێژی ئیسراحەتت هەبەوە بیکە ئەو کاتی دەستنوێژت چکا و مەجای شۆرنی قاچەکانت نەبوو قاچە دەستکردەکانت دامەنێ تەنها دەموچاوت دەستت مەسحی سەرت لە کاتی شۆردنی پێیەکانتدا دەستێکی تار بەسەر قاچە دەستکردەکانتدا بێنە. لا يكلف الله نفسا إلا وسعها سورة البقرة آيات 286 پروردگار دەفەرمێ هیچ نەفسێک تەکلیفی ناخرێتە سەر بۆ حکمە شەرعیەکان و کاروبارەکانی ژیان تەنها ئەوەی کە لە توانایدا هەیە. بۆیە اتخذ الفقهاء أساسا لقاعدة كلية لەم ئاەتەوە زانایانی شەرع ناس و زانایانی بواری فقهی ئیسلامی یاسایەکی گشتیان وەرگرتووە دەڵێن التكليف بحسب الوسع تكليف ئەرک لەسەر ئینسان دەستنوێژ تەکلیفە لەسەرت ئەبێ بەو شێوەیە بی کە قورئانەکە باسی کردووە دەستنوێژ زۆر بەڕوونی لە قورئانە باس کراوە بەڵام بحسب الوسع بە پێی توانایە تۆ کاتێک کە خاوەن پێداویستێکی تایبەتی دەست پێیەکانت لەدەستداوە ئەو تەکلیفەت لەسەر نییە کە قاچ ساغێک لەسەرەتی وەکاری بۆ ئاسانە بە پێی ئەوەندەی کە زانیت تووشی ناڕەحەتی دەبی خۆت تووشی ناڕەحەتی مەکە قاچە دەستکردەکانت دامەنێ خی گەورە پاداشتی تەواوت بۆ دەنووسێ دەستێکی تەڕ بەسەر قاچەکان تا بێنە بەو شێوەیە کە پێشتریش بۆم ڕوون کردیەوە. خی پەروەردگار ئینشاءڵڵا بە قاچی ساخ لە بەهەشتەکەی خۆیدا قەرەبوو دووە بکاتەوە دڵنیا بە کە بە ئیزنی خی گەورە پابند بە ئیسلامەوە استقامە و دامەزراوی هەبێ لەسەر دینەکەی خی پەروەردگار شکرانە بژێری خی پەروەردگار بە بەم قەدەری کە بەسەرت هاتووە دڵنیا بە قاچە ساغەکانت دەڕۆی لە بەهەشتا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی عەمری کوڕی جەموح قاچەکانی تەواو نەبوو قاچێکی شەل بوو زۆر بەرز بووەوە بە ناڕەحەتی بەڕێگادا دەڕۆی وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
کاتێک کە لە پێناوی خوای پەروەردگارە ژیان بەسەر بەبم و بمرم و شەهید بم ئایا لە بەهەشتا ئەم قاچە شەلەم دەمێنێ فەرمووی نا وەڵڵاهی بە قاچی ساغ دەڕۆی لە بەهەشتا کاتێکیش کە شەهید بوو فەرمووی دەڵی چاوم لێیە ئێستا عەمر بە قاچی ساغ بە بێش شەلین و ناڕەحەتی وا بەناو بەهەشتا دەگەڕێ ئەوەی خاوەن پێداویستی تایبەت ئینشاءالله ڕوو لە خوای پەروەردگار بن دڵتان بە ئیسلام و دینداریەکەتان خۆش بێ بە پێی توانە لە عیبادەتەکان بەردەوام بن پاداشتی ئێوە زۆر لە ساغەکان لای خوا گەورەترە و بەویستی خوای پەروەردگار بە ساغ و سەلامەتی دەچنە بەهەشتەوە خوای گەورە هەموو لایەکمان لە بەهەشتەکەی خۆیدا بۆ هەمیشە ئاسوودە و ئیسراحەت پێ بدە. دەستت خۆش بێ برای خاوەن پێداویستی تایبەت منیش ڕێز و سڵاوم هەیە لەگەڵ ستافی کەناڵی دیمەندا بۆ جەنابت و هەموو خاوەن پێداویستیانی تایبەت. پرسیارێکی تر بەڕێزێک نووسیوێتی من کچێکم هەیە تەمەنی 9 ساڵە دەچێت بۆ قوتابخانە پێش ئەوەی بڕوات و جلی خۆی بگۆڕێ دەست نوێش هەڵدەگرێ چونکە ناتوانێت لە ماڵ نوێش بکات دەبێت لە قوتابخانە بیکات ڕۆژێک پێویستی بەسەر ئاو بوو دەست نوێژی شکا کاتی نەبوو نوێی بکاتەوە زۆر زەحمەت بوو هەموو لەچک و شت لەبەر بکاتەوە و منیش وتم تەیەموم بکە ئایا دروستە؟ ئەم پرسیارە بۆ مامۆستای زۆر بەڕێز مامۆستا فاتح زۆر سوپاس بۆ ئێوەش جەزاکم الله خەیرا خدای گەورە پاداشتی بەڕێزیشت بداتەوە ئێمەش هەمومان دوعای خێرمان هەیە بۆ جەنابەت دەستخۆش بۆ ئەو پەروەردە جوانت خۆزگە هەموو دایکان و باوکان ئاوا منداڵەکانیان ڕابێنایە کە نوێش ئەو عیبادەتە گەورەیە لە هیچ کاتێکە لە هیچ شوێنێکە مرۆڤ ناتوانێت تەرکی بکە چەند شانازیە منداڵەکانمان لەسەر ئەوە ڕابێنین بەدەست نوێژەوە بەرەو خوێندنگا و قوتابخانەکان بڕۆن و لەوێدا ئیسلامیش کار ئاسانی بۆ کردوون دەستخۆشی هەموو بەڕێوەبەر و مامۆستایانی بەڕێز کە لە زۆربەی هەر زۆری خوێندنگاکاندا بەپێی ئەو شوێنی لە قوتابخانە هەیەە الحەمدولله ئەوەندەی ئاگادار بم شوێنی نوێژیان بۆ قوتابیان و خوێندکاران دابین کردووە دەستخۆشی بەڕاستی ڕێز و سڵاو و حرمەت لە کەناڵی دیمەن و لە پرۆگرامی خۆشەویستیەوە بۆ ئەو مامۆستا ئازیزانەی کە دەبیستم و دەبینم نوێژی بە کۆمەڵ و جەماعەت بۆ قوتابیەکان دەکەن لە کاتی نوێژی نیوەڕۆ و عەسردا بەڕاستی جێگەی دەستخۆشی یا ڕەبی خوا پاداشتان داتەوە ئەجری ئێوە زۆر گەورەی لای خوا دەستخۆشی لێ دەکەم بەڕێزم خوای گەورە ئەم خاتونە گوڵەش تەمەن پڕبەرەکەت کە نور و ڕۆشنایی بێ بۆ چاوی دایک و باوکی نمونەی زیاد بێ تەیەموم کە دەڵێ دروستە نەیتوانیەوە دەست نوێژەکەی تازە بکاتەوە تەیەموم لە حاڵەتی نەخۆشی لە حاڵەتی سەفەر لە کەسێک کە چۆتە شوێنی نزم واتە تەوالێت و دوای هاتەوە هەروەها کەسێک کە لەگەڵ خێزانیدا جوود بوو ئەمانەدا بەڵام فەلەم تەجید و ماء نەیتوانی دەست نوێژەکەی تازە بکاتەوە نەیتوانی خۆی بشۆرێ بەهۆی بێئاوی یان ئاوەکە هەبوو ئاو هەبوو بەڵام کە ئاو هەیە ناتوانێت بەکاری بێنێ ناتوانێت بەکاری بێنێ بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت بەکاری بێنێ بەهۆی نەگونجانی شوێنەکەەوە ئێستا خوشکە بەڕێزە ئەم خاتونە بەڕێزە کە تەمەنی 9 ساڵە تەمەنی پڕبەرەکەت بێ کاتێک کە دەچێتە شوێنەکە لەوە ئەچێت تا لەچکەکەی بکاتەوە قۆڵەکانی هەڵکە یان مەخسەلەکە بەرز بێت تووشی ناڕەحەتی بێت دەستنوێژی وەکو ماڵە بە ئاسوودەی پێ هەڵناگیرێ زۆر ئاساییە تەیەموم بکە کاری بۆ ئاسان کە خوشکە باشەکەم بڵێ کچە باشەکەم تەیەموم بکە تەیەموم چی هەر ڕەحلەکەی بەردەمی خۆت هەر دیواری ئەو ژوورەی کە نوێژی پێ دەکەی هەر ئەو فەرشانەی کە نوێژی لەسەر دەکەی فاغسلوا فتيمموا صعيدا طيبا ئەو شوێنە پاکە فامسحوا بوجوهكم وأيديكم تەنانەت قۆڵ هەڵکردنیشی نایە بۆ ئەوان لای مەسەبی ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت تا ئانیشکی بەڵام ئاەتەکە زۆر سەریحە تەنها دەم و چاوت بڵێ کچەکەم دەست بە ئەزەوێکەدا نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم ئاوا بۆ شێوەیە بەم شێوەیە نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم ئێتە دەچی نوێژەکەت دەکەی زۆر بە ئیسراحەت هاتی شەو ماڵەوە لەسەر قەولی هەموو زۆربەی هەرزانانی ئیسلام نوێژەکە دووبارەکردنەوەی ناوێ و نوێژەکەی دروستە خۆی پەروەردگار تەمەنی ئەم مناڵە جوانانە کە ئەوانە گوڵی پۆلەکانن گوڵی قوتابخانەن خۆزگە هەموو چاویان لەم پەپولە جوانانە بکردایە و دینداری و عیبادەتیان بکردایە هەر مەکتەبێک شوێنی نوێژکردنی تایبەتی هەبێ و ئەم پەپولە جوانە گوڵە جوانانە نوێژی تێدا بکەن یەقینتان هەبێ بەرەکەت و ڕەحمەتی خوا زانستی پەروەردگار بەسەر ئەو شوێنەدا دەڕژێ و دوور دەبن لە ئاژاوە بەڵا
و زانستیان پڕبەرەکەت دەبێ و منداڵەکان ساڵح دەبن مامۆستاکانیش پاداشتی گەورەیان بەنسیب دەبێ خی گەورەیە رویاوەری هەموو لایەکمان بێ دەچینە ناوبڕێکی زۆر کورت و یەکسەر دێنەوە بۆ خزمەتتان بەرنمەکەمان ڕاستە و خۆیە چاوەڕێی تەلەفۆنە جوانەکانی جەنابتانین ئینشاءالله پەیوەندیمان دەبێ گفتوگۆ دەکەین لەسەر بابەتە ئاینی و خێزانی و کۆمەڵایەتیەکان بسم الله الرحمن الرحیم بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست هاتینەوە خزمەتتان و بەرنمەکەمان ڕاستە و خۆیە بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن وابزانم ئێستا پەیوەندێکی ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆنە کاک ڕزگار لە نەرویجەوە فەرموو بەڕێزم. السلام علیکم مامۆستا گیانم کاتەوە باش. علیکم السلام و رحمة الله و بەرەکاتوو کاک ڕزگار لە وڵاتی نەرویجەوە هەموو کاتێکتان پڕخێر و بەختەوەری بێ لەگەڵ هەموو مسلماناندا. زۆر سوپاس دەکەم زۆر خۆشحاڵم دووبارە بە پەیوەندیکردنەوە لەگەڵ جەناب تا مامۆستایەکی بەڕێز و ئازیز و خۆشەویستی زۆر بەلامانەوە. زۆر خۆشحاڵم یەک دوو پرسیارمەیە مامۆستا دەربارەی نوێژ من کارمەندی بەیتەریەم لە بەیتەریەم لەوێ دەوامەکەم لە سەربڕینێک بەیانیانە چون بۆ ئیش سەعاتی تێمەنێ بۆ نوێژی بەیانیان تقریبا لە ماڵ و دوور کات نوێژەکەم دەستنوێژمە ئەچمە سەر کارەکەم بەس لە سەعاتێکە 10,000 مریش بێتە بەردەم من فەحسیانەکەم جاری وایە خوێنم پێوە درێت دەستنوێژم هەیە مەجالم نییە جاری وایە حەلیات سریانەکەم نوێژەکەمەکەم هەر بە سیرکردنەوە لەسەر کورسیە دانیشتوم و مەجالیشم نییە بە سریانەکەم نوێژەکەمەکەم ئایا دروستە یاننا یا جاری وا هەیە 5 دقه ئیستراحەتمانەیە 5 دقه 10,000 5 دقه بینی هەیە ئەو 5 دقه ئەچم لە شوێنێکا لە فرسەکێکایەنم بە 5 دقه بەجاری وایە بە پێڵاوە بنوێژەکەم لەوە چێ جارجارنی هەستەکەم پرشی خوێنیشم پێوەیە مەجالم نییە عنی خۆم بگۆڕم و بچم و با شوێنێکی پاک و بختە نوێژکەم جاری وایە پرشی نوێژی خوێنیشم پێوەیە جاری وایە بە پێڵاوە نوێژەکەم جاری وایە پێڵاوەکان لابم ئایا دروستە یان نا ئەو پرسیارێکی دووهەمیشم بۆ نمونە من ئەمەوێت نوێژی عەسر تاخیرەکەم نوێژی عەسر یانی مەڕۆ تاخیرەکەم پێشی ئەوە پێشی عەسر ڕۆی وە یا عەسر بۆ نمونە عەسر دەیشتە مەغریب من لە مەغریب پێشیەوە مەغریب ئەمرم ئایا قەرزاری نوێژی عەسرە بم کە لەبەرەمە نەم مەجالم نەبووە بیکەم ناگاتە مەغریب بۆ نمونە ئەمرم یا یەکێک ئەمرێت ئایا ئەوە گوناحبارە لە بەرەوە قەرزاری و نوێژەیە بێیاننا زۆر خۆشحاڵە بم بە پەیوەندیەکە و مامۆستا زۆرم پێ خۆشە تو خواواز لەمێنە لە وتاری ئەو مزگەوتی بەهاشت مامۆستا من بە وتارەکان و هەموو ڕۆژێک گوێگرم خۆشحاڵە بم دێ کاتێکی خۆشحاڵ بم با کاتی یەکێتریش نەگرم. زۆر سپاس کاکە ڕزگار گیان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندی جوانەکەت بۆ وشە جوانەکانت ئینشاءالله لە درێژەی بەرنامەدا کاکە ڕزگار لەگەڵمان بە لە وڵاتی نەرویجەوە وەڵامی پێویست بۆ ئەم پرسیارە جوانانت بۆ دڵسۆزیەت ئینشاءالله وەڵامێکی گونجاو بە پێیزانستی ئەو کە خوای پەروەردگار پێی بەخشیون وەڵامت دەدەمەوە کاری تۆش زۆر ئاسانە زۆر سپاست دەکەم. پەیوەندێکی ترمان لەگەڵایە کاکە محەممەد كاك محمد جان فەرموو براشی عليكم السلام ورحمة الله وبركاته كاك محمدی خۆشەویست قوربان زۆر سپاس بۆ جەنابتان چاوەکەی من یاخوا سەلامەت بن کاکە محەممەد جان منیش جەنابتان مسلمانانم خۆش دەوێت جان فەرموو. والله مامۆستا من زەوتێکین مامۆستاشمان پێشمەرجیمان بۆ دەکات بەڵام ئەو نێتنانی لە کاتی نێتنان لە کاتی جەماعەتیدا طبعا ئەو اللهم رب هذه الدعوة التامة ئەوەی ناڵێ ئەوەیە کە نازام ئەو برادرانە لەلامان کە جەماعەت دەکەین وشتێکیان لێدە بۆ خۆ خۆشیان ناگەن تاکەی ئەو نوێژانە ئەو جەماعەتە کەم دادرێشکەیلێن ئەبرادران زار جەماعەتان دەکەن زاربات ئەوان بسم الله ناکەن لە سەرەتای سوورەتی الفاتحەدا ئەوان بەدەنگ دەری نابڕن بەسەوە دەست بێن بەڵام الحەمد لله رب العالمین مەڕوون کێ مامۆستاگیان بەچاوەکە لێ دەکەم و هەستە کەوت و هەستەمە درێژ بێشە. زۆر سپاس بە کاکە محەممەدی خۆشەویست خی گەورە سەلامەتتان کە یاخوا برای ئازیز و خۆشەویستم. بەڕێزان ئەو پرسیانانی کە لێمان کرا بەنسبەت کاکەی خاوەن پێداویستی تایبەت و بەنسبەت دایک و باوکی ئەو منداڵانەوە کە دەچنە قوتابخانە و وەکو پێویست دەستنوێژیان و هەڵناگیرێتەوە بەڕاستی
ئەبێ هەمومان ئەو ڕاستیە بزانین مامۆستایانی ئاینی خۆشەویست، دایک و باوکانی ئازیز بۆ منداڵەکانمان، بۆ ئەوانەی کەوا دێنە ناوبازنەی ئیسلامەوە کە پرسیار دەکەن، یەک ڕێنمایی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە کە دەفەرمێ یەسیرا ولا تعسیرا، بەردەوام دینی خوای پەروەردگار بۆ خەڵکی ئاسان کەن، یعنی ئاسانەوەی کە خوا چۆنی فەرموو ئاوا بە ئارزوەکانی خۆتان قورسی مەکەن، ولا تعسیرا، دینی خوای پەروەردگار ئاسانە لە خەڵکی قورس مەکەن. پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە باڵێ باوکی سەردام فەرموو ئەزیزم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله برای خۆشەویستم باوکی سەردام. باشی مامۆستای بەڕێز. خوای گەورە سەلامەتتان کە خۆتان بەڕێز و والله قوربان تەوەرەکەمان کراوەیە، وڵامی دوو پرسیارماندایەوە باکە لە پەیجەوە بۆمان هاتوو، جەنابیشتان مسلمانان بەپێی ئەو پێداویستەی هەیەە بەپێی ئەو پرسیاری کە لە دڵیاندایە و گرفتێکیان هەیە لە ڕووی ئاین و خێزان و کۆمەڵایەتیەوە دەتوانن پرسیارەکان بکەن. واتە تەوەرەکەمان کراوەیە جەنابەت ئاسایی هەر پرسیارێکت هەبێ کە لەبارەی ئاین خێزان کۆمەڵایەتیەوە فەرموو لە خزمەتتاین. بەری مامۆستای بەڕێز. مامۆستای بەڕێز ئەمێن سارێک و دوومان گەژنم بیناوە. ساڵێک و دوومان بەڵێ. ژنی دوومم بیناوە. بەڵێ. ئێستا خێزانە گەورەکەم لە ئێستاوە هەتا ئێستاوە هیچ ڕەفتارێکی لەگەڵ من نەگۆڕایە، قسەی هەر ڕقا. ێ باشە حاضر عەدالەت کوها دەکەی. پێشتریش پێش خێزانی دووەمیشت هەر قسەی ڕق بوو، هەر ناکۆکی هەبوو، یان لە دوای خێزانی دووەمتەوە باوکی سەردەم دیسان وای لێهاتووە. مامۆستا ناکەوتی بەس لەبۆ خۆم هەبوو، یان لەبۆ خزمەکانم بۆ کەسم نەیبوو، بەس تەنها لەبۆ خۆم عەزم لێبوو ژن بینم، پێم دەگۆ ژن بینم، هەدێک گۆ مەینە و دۆ دەینە و سەعید هێوە العاسری هەموو گۆتم هاوەسم لێ دەیهینم. کەسمەکەشم هینە هەموو کەسم کەسینە من عادەت کرد ناخۆش کرد، العانیش هەر بەو شێوەی مایتەوە هیچ گۆڕانکارێکی نەکردیان. ێ باشە ئێستا مامۆستا ئەمە عەرزنەکەم هیچ عیبی نییە، ئەو دەرێ وەرە با بچینۆک نەبی ئەو لێ ناگەڕێ. ئێ دەرم با پێک خۆی قالی دات لە قالی سەر خوارێ باوبا لە سەرێبی هەر لێ ناگەڕێ. ێ باشە نازم دینی دەرێ وڵاکە عەدالەت نەزیگرۆ تاوان بار دەبی. ئەم گونە ئەم چلۆ موقعات. باشە باوکی سەردەم ئینشاءڵڵا قسەت بۆ دەکەم. سوپاس بۆ تەلەفۆنەکەت بۆ پرسیارە جوانەکەت. پرسیارێکەمە بەس چاوان فەرموو چاوەکەم. بالنسبة مامۆستا هەندێک کەسێ قەنەعەت بکە ئێستا ئەو مامۆستایانی بەڕێزانەی ما زۆر ئیشی و خەرچی شداکەنەوە. هەندێک کەسێ ئێستا لە نێژەکانی مەسەلەن مەغریب و عەسر و مەغریب و عیشا و بەیانیان بەڵێ ئەمە زانیت مامۆستا بەمنی گوتیە دەرێت سوورەتی قورئان بەس دوو ئەو دەخینی کە ئەو فەرز ئەوەکان هەیە مەغریب و عیشا و بەیانی بەیانیان. بەڵێ الان ئێستا خەرکێ هەموو لەهەموو بەفا سنەتەکان ئەوەکان ڕکعاتەکان قورئانی دەخینی. يعني ما بس دەوێت دوای سوڕەتی فاتحە قورئان سوورەتێک دەخوێنێ، چەند ئاەتێک دەخوێنێ. بەڵێ بەسەر چاوەشت بۆ باز دەکەم. خوای گەورە سەلامەتتان کە یاخوا باوکی سەردەم دەستەکانت خۆش بە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری مامۆستایانی ئاینی بانگ خوازان ئەوانەی کە خەڵکی بانگ دەکەن بۆ دینی ئیسلام بۆ دایک و باوکەکان پەیامی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئەوە بوو یەسیرا ولا تعسیرا، کار ئاسان بن، کار ئاسانی بکەن بۆ خەڵک بۆ منداڵەکانتان بۆ تازە هاتووان بەرەو دینی ئیسلام، ولا تعسیرا دینی خوای پەروەردگار قورس مەکەن، چونکە بەتایبەت ئەو کەسانی کە سەرەتا دێنە دینی ئیسلامەوە کە سەرەتا پابەند دەبن، کەسێک چەند ساڵێکە نوێژی نەکردو ئێستا الحەمدوللا بەرەو ئیسلام گەڕاوەتەوە، چەند ساڵێکە باڵا پۆش نەبووە ئێستا بەرەو دینی ئیسلام گەڕاوەتەوە، سوپاس بۆخوا. منداڵێک دەتەمەنی 7 ساڵیەوە کە ئەمری پێدەکەی بە نوێشکردن ئەبێ کاری بۆ ئاسانکەی ئەوەندە قورسایی بخەیتە سەر وای لێدێت دوور دەکەوێتەوە. بۆیە بە دینی خوای پەروەردگار بەو شێوازەی کە خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئاوا ئاسانە، ئەوەی کە خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئان و فەرموودەدا باسییان کردووە بڕواتان هەبێ ئەو پەڕی ئاسانکاریە، غەیری ئەوە هەمووی قورسکاریە با لەو مەنهەجە لا نەدەین. پەیوەندێکمان لەگەڵایە بەڵێ. السلام علیکم. دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم. سلام خواه لێ مامۆستا باشی. سڵاوی خوای پەروەردگار لە دایکی محەممەد و هەموو خوشکانی مسلمان. خوای گەورە سەلامەتتان کە. سلامەت یا ربی، جەزاکە والله خەیر، خوای گەورە پاداشتی خێر بەش و کارمەندان باتەوە یا ربی. خوا سەلامەتتان کە. فەرموون. دەستەکانت خۆش بێ مامۆستا، دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم، بەڕاستی تەوەرێکی جوان و وتەکانتان ئێوە هەر بۆ خۆی مامۆستای ئاینی خۆی لە خۆی دابوو ئێمە قوتابخانەیەکەن
من بەرنامەکە بۆ خۆت زیاتر بەجێ دێڵم بۆی بۆ خۆم و هەموو هاوڕێیان سوزمان زیاتر لە تۆ وەرگرتووە و وەریگرین زیاتر بەزێک دوو پرسیارم هەیە ئەگەر جواب بمەیتەوە مەمنون دەبم. خوشکە باشەکەم سپاس دەکەم فەرموو پرسیاریەکەمت دادەگیان. لەبارەی خێرکردنەوە بە کەسێک ئەگەر بمەوێ کەسێک دەوێت خێر بکە بە ماڵێک کرێتی معاشی نییە بەڵام ئەو کەسە دەزانێت پیاوەکەی ئەو ماڵی نێژ ناکە بەس ژنەکە نێژ دەکا ئایا دەتوانێت خێر بەو ماڵانە خێر بەو جۆرە ماڵانە بەشیا لە مانگی ڕەمەزاندا؟ بەڵێ تاو پرسیاری یەکەم مامۆستا. پرسیاری دووەمیشم ئەگە کەسێک هیچ دوو کەس دڵیان لێ کێشاوە بەس دڵهێشانەکە شتێکی وا نەبوو بەڵام کەسی بەرامبەر بۆ نمونە من چەند جارێک ئەوەم کرد یعنی هیچ کێشەم لەگەڵ ئەو کەسەی نییە چوومە ماڵی تەلەفۆنم بۆ کردووە هیچ کێشەم نەبووە و هیچ مشکلەم نییە بەڵام ئەو ئێستا نە تەلەفۆنم بۆ دەکات نە هەواڵم دەپرسێ لە هەمان کادا لە خوێن و گۆشتی خۆشمە هیچ مشکلێکی ڕووی نەداوە لەسەر شتێکی هیچ خۆڕایی ئایا من گوناحبار دەبم میشیت کە تەلەفۆنی بۆ نەکەم و نەچمە سەردانی؟ دەستخۆش بەڵێ دەستەکان خۆش بێ خۆی گەورە پاداست بداتەوە. دایکی محەممەد خوشکە باشەکەم خۆی گەورە لە ڕازی بێ دەستی جەنابیشت خۆش بێ خوا بتان پارێزە خوارد لەگەڵ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەبەشیرا وەلا تونەفیرا دایما موژدە بدەن بە خەڵک موژدەی لێ خۆشبوونی خوای پەروەردگار موژدەی ئەوەی کە ئینسان ئەگەر چەند ساڵێک لە خوای پەروەردگار دوور بێ کاتێک کە بەدڵ ڕووی کرد لە خوای پەروەردگار خوا لاپەڕەکانی ڕەشی ڕابردووی بۆ سپی دەکاتەوە. دایما موژدە بدەن بە خەڵک موژدەی لێ خۆشبوونی خوای پەروەردگار موژدەی چوونە بەهەشت. وەلا تونەفیرا خەڵکی لە ئیسلام دوور مەخەنەوە خەڵکی مەترسێنن وابزانی کە پەروەردگار هیچ کات لێت خۆش نابێ بەردەوام موژدەی خۆش بدەن بەردەوام موژدەی خۆش بدەن بە گونەهباران بەوانەی کە پابەندی ئیسلام نین کە لەسەر منهەج و ئایدۆلۆژیایەکن کە مخالیف بە ئیسلامە بڵێ هەمیشە دەرگای تەوبە کراوەیە ئەگەر هەو کاتەی هاتیە بازنەی ئیسلامەوە ئیلتیزامت کرد تەوبەی نەسوحت کرد خوای پەروەردگار لاپەڕە ڕەشەکانی ڕابردوو لادەبا لاپەڕی سپید بۆ هەڵدەداتەوە. ئاوان موژدە بدەن بە خەڵک خەڵکی دوور مەخەنەوە لە ئاینی پڕ بەرەکەتی ئیسلام. پەیوەندێکی ترمان بەڵێ ئەمیش هەر دایکی محەممەد فەرموو دایکی محەممەد فەرموو دایکی محەممەد. السلام عليكم. بەڵێ دایکی محەممەد عەلەیکم السلام و ڕەحمەتوڵڵی و بەڕەکاتوه خوشکە باشەکەم فەرموو دادەیجان خۆی گەورە سەلامەتتان کە دایکی محەممەد. من داكم للجانا ما بو وفيتي كير قلت يا جماعة قرقات فقط رسم فدايكم لما كمل فيها هو فيت لسمنا مينيا بنحبار بنيانا والله بنبور دایکی محەممەد دایکە خوالی خۆش بێ وەسیەتی کردوتی ئەگەر مردم چی بکەن قرقات فقط رسم لي دايكم لما قرقات چی وڵای نازانم تێنەگەیشتم. قرقات دارك لسر قبر دارە باڵێ دارێک لەسەر قەبرەکەم دایکت لە مەکە وەفاتی کرد أنا أبو عمري سليم ما يتكسي علي أنا ماني أنا دەی یا ڕەبی خۆی گەورە لێ خۆش بێ ئەو بەرەکەتە خوا بە نسبی هەموو کەسی ناکە لەو مەقامە پیرۆزەیدا بەسەر چاو دایکی محەممەد داڵێ بەڵێ پرسیارەکە دەوێڵی چی وەسیەتەکە جێبەجێکەم قول عبارة بنيانا بەس چاوان دایکی محەممەد ئینشەڵڵا خوا لە دایکشت خۆش بێ و پرسیارەکەش جواب دەدەمەوە. خوالي الراضي الرزق خوا لە ڕازی بێ دایکی محەممەد خوا لە دایکی بەڕێزش هەموو دایکی نیماندار خۆش بێ. بەڵێ دینێکی ئاسانمان هەیە دینێکی پاک و پوختمان هەیە بە تایبەتی منداڵەکان ئەو کاتانی کە دەچنە قوتابخانە وەکو ئەو بەڕێزیکە پرسیاری کردبوو لە تەوەرە بەرنامەکەدا وەڵامی پرسیارەکەماندایەوە زۆر جوانە دەستنوێ ژیان پێ هەڵگرین و پاک و پوختی ڕەوانی قوتابخانەیان کەین و بە بیسم اللهەوە دەست پێ بکەن و فێری ئەویان بکەن لە ئێستاوە کە تەیەموم ئاەتێکی قورئانە لە درێژەی باسی دەستنوێژە خوای پەروەردگار باسی تەیەمومیشی بۆ کردوین ئەم مناڵانە لە ئێستاوە فێر بن کە دینی ئێمە دینێکی ئاسانکارە بەدڵ ڕووبکە پەروەردگار و ڕێنمایی ئاینەکان جێبەجێکە دینێکی ئاسان خوایەکی بەڕەحم خوایە کە کاری بۆ ئاسان کردوین ئەگەر ئێمە خۆمان لە خۆمانی خۆرز نەکەین. پەیوەندێکی ترمان لەگەڵە بەڵێ باوکی ئارۆ فەرموو برا شیرنەکەم. چۆنی مامۆستاگیان باشی؟ باوکی ئارۆ برای خۆشەویستم فەرموو گیانە شیرنەکەم. سەلامەت یا ڕەبی چاوت باش دەکەم. مامۆستاگیان بەڵێ فەرموو. ئەمن پیکابم پێ پیکاب زیاد. بەڵێ. زاری بڵین ئیشەکەم دایمی نییە. بەڵێ. زاری وایە لە عەسێکدا لەوانەیە ڕۆژێک بڵم لەوانەیە دوو ڕۆژ بڵم بۆ منەوی لەسەر یەک نابەین نابەی. بەڵێ. زان بەسم بڵین ئەگەر زاری وا بەیانیان دەڕۆم نوێژی نیوڕۆ بۆی لە سلێمانی یان لە سەمسەماڵ یان زارێ لە کەرات بڵین نوێژی نیوڕۆ دەبێ نوێژی نیوڕۆ عەسر دەکەم ئایا گونجاوە ئەوە؟
قەسر و جەمع دەکەی بەڵێ بەڵێ بەسەر چاو باوکی ئارۆ بۆ ڕوون دەکەمەوە. پرسیارش گەشم هەوە ئەمە پرسیاری یەکەمت، پرسیاری دووەم. بڵین ئەمن بۆ خۆم بڵینەوە تازە ماڵم تازە بڵێ منداڕێکمان پەیدا بووە خۆتەمەنی درێژکە بەرامە زیارە دەگەری بە ئینشاءڵڵا دەفتم ئەگەر بۆی منە لە ڕەمەزاندا بڵین زەکاتی بڵین زاوایەکمان وەرگم یان کەسێکی نزیکم وەرگم ئیشەکەیمە بە خۆزانی ئێستا کار و کەسابەت کەمە ئیشیم نیش کەمە بڵین ماڵی خۆم هەیە سارەشم هەیە بەڵام بڵین بەڵام وا ئیشەکەم وانیە کە بڵێ ئەها باینی بێداینی قەرزدارنی باوکی ئارۆ نەوە ماشکور قەرزدار الحەمدولله. ئەی پێێتەوە دیارە بۆ نمونە پێداویستیەکانی ناو ماڵت ئەو پێداویستیانەی لاوەکینە پێداویستی زەروریەکانی نۆماڵیت هێشتا تەواو نەبوون، یعنی پێتانەوە دیارە کە ماڵەکەت وەکو پێویست کەلوپەلەکانی تێدانین یان مەعیشەتی ژیانت ئێستا نوقسانیت هەیە یان مەبەستەوەی لە داهاتوو دەترسێ ئەڵێ من هەموو ڕۆژە کارم نیە هەفتەی ڕۆژە دوو ڕۆژ لەوە چێ پارەیەکم بۆ پاشەکەوت نەبێ ژیانم دابین نەبێ دوو بابەتە جیاوازن. ئەزانم بەس ئێستا هیچ پێداویستێکی زەروری ماڵەکەت هەیە کە نۆماڵەکەت دابین نەبوو بێ وڵی بەخوا بڵێن وڵای شتێکی وا زەروری دیار نییە کە بوون ڕۆبن زەرور نەبێ لە ماڵ بە چاوان باوکی ئارۆ بۆ ڕوون دەکەمەوە ئینشاڵڵا پرسیارەکە دڕوونەوە دەستەکانت خۆش بێ خی گەورە سەلامەتتان کە ئینشاڵڵا بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی هەموو لایەکەوە. بەڕێزان دیارە برایان دەڵێن کاتمان نامێنێ ئەمە دوا پەیوەندی بوو باوکی ئارۆ ئینشاءڵڵا دەرفەتێکی وامان لەبەردەستا بێت کە وەڵامی ئەو پرسیارە جوانانەی جەنابتان بدەینەوە. خی گەورە پاداشتان داتەوە ساغ و سەلامەتتان کە بۆ پرسیارە جوانەکانتان. با بچینە لای کاکە ڕزگار لە نەرویجەوە. کاک ڕزگار دووبارە سڵاوت لێ بێ دەست و چاوت خۆش بێ ئومێدەی سەرکەوتنت لە دنیا و قیامەتا بۆ دەخوازم. زۆر شادمانم بەو برایانەمان بەو خوشکانەمان کە لە دەرەوەی وڵاتن الحەمدولله پابەندێکی ئاوان بە دینی ئیسلامەوە لەسەر کارکردن و ماندووبوونێکی زۆر پارەیەک بە حەڵاڵی بەڕەنجی شان پەیدا دەکەن و زۆریان هاوکاری کەسانی خۆشیان دەکەن لێرە یا ڕەبی لەشتان ساغ بێ بەرەکەت بکەوێتە کاتتانەوە بەرەکەت بکەوێتە کارتانەوە. والله زۆر دڵخۆشم بەو کوردانە کە لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا الحەمدولله ئاوا پابەندن بە دینی ئیسلام بەدابوو نەریتە کۆمەڵایەتیەکان بە بابەتە جوانەکان و پرسیارە شەرعیەکان دەکەن. بەخوا چاومان گەشت بوو کاکە ڕزگار و دڵمان خۆش بوو. بەنسبەت نوێژەوە پرسی دەڵێ من کارمەندی بەیتەریم یەک سعات دەمێنێ بۆ نوێژی بەیانی کە دەڕۆم یەخوا ئەو لە شت ساغ بێ ئینشەڵڵا خوا بەرەکەت بخاتە کار و کاتتەوە. دەڵێ 10,000 مریشک بەیەکەوە دێ و سەر دەبڕدرێ و پڕیشکی خوێنم بەردەکەی بە دڵنیەوە شوێنەکە دوایە. ئەو کاتانی کە مەجالت هەبوو لەو 5 دقەی کە باست کرد باشترین شت ئەوەیە لەو 5 دقەیەدا خێرا فریاکەوە نوێژەکەت بکە. ئەو 5 دقەیە کە 5 خولەکە لەبەر دەستا 5 دقیقەیە نوێژەکەت بکە حتا بۆت بکرێ پێڵاوەکانت دانێ حتا بۆت بکرێ. ئەگەر کاتەکە ئەوەندە زەقیت بوو ئەوەندە نەگونجاو بوو کاکە بە پێڵاوە ئەو پرچکە خوێنانە ئیسلام داوای ئەوە لێ ناکە خوا دەکاتەوە لە وڵاتێکی وەکو نەرویج لەو بارودۆخەدا لەو بێکاتیەدا کە دەسەڵات وەکو وڵاتی خۆمان نییە تەکلیفکەی کاکە نیو سعاتم بدەنێتتر ئەوە وەکو سیستم و سعاتێکی مەزبوط دەڕوا و دقەیەک دواکەوتن لە کارەکە لەوە چێ خەسارەتێکی گەورە لەو کارگەیە بداوە لەوێت تۆ دەرکرێ لە کارە حەڵاڵەکەت و ئیسلام داوای ئەوە لێ ناکە. المەشەقەت تەجلیب التەیسیر لە درێژەی بەرنامەکەدا پێشتریش ڕوونم کردەوە هەموو تەکلیفێکی شەرعی ئێستا تەکلیفی من یەک پڕیشکی خوێنی مریشکێک بەرلەشمەوە بێ نوێژەکەم دروست نێت چونکە زۆر ئاساییە دووسێ قاجلی پاک و خاوێن کاتێکی زۆرم لەبەر دەستایە بۆ ناچم خۆم بگۆڕم بۆ ناچم خۆم پاک و پوخت بکەم. ئەوەی جەنابەت نە ئەو کاتت هەیە و ئەو خوێنش بە لاشتدا نەهاتۆتە خوارەوە پڕیشکە بەدڵنیاییەوە هەڵبەزیەوەتەوە پەڕیەوە دەسەڵاتی توی تێدانە ناوەڵڵا نوێژەکانت بکە پێویست بە دڵە ڕاوکێ ناکە. ئەگە بۆت کرا پێڵاوەکانت دانێ ئەگە بۆن نەکرا هەر بە پێڵاوەوە لەسەر کورسیەکە چۆنت بۆ گونجا لەسەر کورسیەکە بە پێوە حد لە کاتی کارکردنە گرنگ ئەوەیە نوێژەکەت بکەیت گرنگ ئەوەیە بەرەو قیبلە بوەستی گرنگ ئەوەیە ڕوو بکەیتە پەروەردگار و بە پێی توانە ئەرکانەکانی نوێژ واجبەتەکانی نوێژ لە خوێندنی سوورەتی فاتحە لە ڕکوع و لە سوزدە و لە هەستانەوە و لە تەحیات لە سەلامدانەوە ئەمانە بکە. والله نوێژەکەت هەمووی دروستە و پاداشتەکە لای خوای پەروەردگار زۆر گەورەیە چەندی لە تواناتدا بوو پاک و خاوێنی خۆت پارێزە کە دەشی پارێزی ئەوەی لە تواناتدانە بۆ پڕیشکی خوێن و ئەمانەت بەرکەوتەوە بەو جلانەوە تەکلیفت لەسەر نییە بڵێ نوێژەکەم ناکەم یان نوێژەکەم دروست نییە گوێ بۆ کەس مەگرە لە برای خۆتی وەرگرە نوێژەکانت بکە هەمووی دروستە و ئینشاءڵڵا پاداشت لە لای خوا لە ئێمە کە بە ئیسراحەت دەتوانین خۆمان بگۆڕین و لە وڵاتی مسلماناندای پاداشت لای خوای پەروەردگار زیاترە یا ڕەبی لە شت ساغ بێ. ئەڵێ دەمەوێ
عسر پێش بۆ من نیۆڕۆ عسر بەیەکەوە بکەم بیان نوێژی عسر ئەگەر بۆت گونجا عسر بەرە لای نیۆڕۆ بەڵام نیۆڕۆ تێناوەتە لای عسر ئەڵێ ئەم دقەیەنە ئەم دقەیە ئێستا هەردووچیان بەیەکەوە دەکەم نە نیۆڕۆکەت کردووە نە عسرەکەت کردووە کاتەکەت هێناوەتە لای یەک بەڵام وا 10 دقەی ماوە بۆ نوێژی مەغریب ئێستا تۆ بەتەمای نوێژەکەت بکەی خی گەورە تەمەنی تۆش هەموو مسلمانان درێژکە مردنیش لە ڕێی هەموماندایە پرسیارەکەی تۆ زۆر ڕوون و ئاشکرا و جوان دیار بوو نەک بۆ جەنابەت تەمەنیت پڕبەرەکەت بێ خوابتان پارێزێ من بانمونە بە خۆم بێنەوە نوێژی نیۆڕۆم هێداوەتە لای نوێژی عسر یەقینی ناودڵم هەیە کە نوێژەکەم بۆ خۆی پەروەردگار دەکەم بەڵام لە کاتی بانگی عسرا بۆم نەکرا نیو سعات دوای عسر سعاتێک دوای عسر سعات و نیوێک دوای عسر وا خەریکە 10 دقە چارەگێکی ماوە بۆ نوێژی مەغریب دەست نوێژم هەڵگرت و خەریک و نوێژەکەم بکەم یان فریان نەکەوتم دەست نوێژەکەشم هەڵگرم مردم ئەم دوو نوێژە لای خوای پەروەردگار لە قیامەتا قەرزارنی نەخێر قەرزارنی چونکە تۆ لە ناو دڵتا هەبوو کە نوێژەکە بکەیت لە ناو دڵتا هەبوو کە نوێژەکە بکەیت یەقینت هەبوو کە دەیکەیەکە کاتەکە مەرگ ڕێگەی بدایە بەڵام نەشگەیشتێ نوێژی مەغریب عەمدەنیش تەخیرت نەکرد کاتەکەت ئاوا گونجا ئەم دوو نوێژەی کە نەتکردن بۆ نمونە نیۆڕۆ عەسرە لای خوای پەروەردگار لە قیامەتا ئەجرەکەت بۆ نووسراوە و گوناهت لەسەر نەنووسراوە و هیچت لەسەر نییە ئەمە بەرەکەتی دینی ئیسلامە دینێکی ئاسان لە خوای ڕەبی عالەمینەوە لە پەیامی پێغەمبەرێکەوە کە ڕەحمەتەن لیلعالەمینە زەحمەتی تێدا نیە دینی ئەمە ئەگە خۆمان لە خۆمانی نەکەین بە زەحمەت هەمووی ڕەحمەتە ناوەڵا کاکە ڕزگار ئەو دوو نوێژانەی کەوا کۆ دەکرێنەوە ئینسان لە کاتی دوای ئەوەدا مەجای نەبوو گەیشتە فەرزێکی تر و نەگەیشتە فەرزێکی تر و مرد ئالم کاتەدا ئەم نوێژانە لای خوا قبوڵن و ئەجر و پاداش بە پێی نێتی ناودڵە چونکە کەم تەرخەمین نەبووە وەخوا سەیری نێتی ناودڵەکان دەکە ئەڵێ وتاری مزگەوتی ڕێگەی بەهەشتن نەبڕێ برای شیرینم ئێمە مۆزەفی ئەوقاف نین و ئێمە ئەگەر هەر شتێک بین لەسەر زەویدا خزمەتکاری دینی خۆین و بۆ دڵنیایی جەنابەت و هەموو بینەرانی بەڕێز الحەمدولله ئێمە هەموو جومعەیە وتارمان هەیە شەر نییە لەو مزگەوتە گەورەدا بێ بەڵام لە پەیجەکەی خۆم لە یوتیوبی خۆم لە فەیسبووکی خۆم مەوەسەفاتی شارستێنی و لە زۆربەی کەناڵە ناوخۆیەکانەوە هەموو وتارێک تەنها دوو وتارمان نەبووە ئێستا بەیانی وتارمان دەبێت بە ئیزنی خوا لە پەیجەکەی خۆم پەخشی ڕاستەوخۆ سعات 12 و چارەک بۆ 20 دقه پەخشی ڕاستەوخۆ دەکرێتەوە وتارەکە لە کاتی خۆیان پێشکەش دەکەم و ئینشاءالله بەردەوام مانگی ڕەمەزانیش 30 ئەڵقە وتارمان دەبێت بە ئیزنی خۆی 29 تا 30 ئەڵقە بە پێی زیاد و کەمی ڕۆژەکان ئەوەندەی دەرفەت بوو ئینشاءالله هەموو شەوێکی مانگی ڕەمەزان ڕاستەوخۆ لە خزمەتتان داین بەرنامەکانمان هەر وەکو خۆیەتی لە مزگەوت بین و لە دەرەوەی مزگەوت بین وتاری جومعەمان هەر هەیە وتاری ڕەمەزانمان هەر هەیە و ئینشاءالله بەرنامەکان زیاد دەکەین کاکە ڕزگار سوپاس بۆ جەنابتان بۆ ئەوانی کە لە ئەوروپا و بەردەوام گوێگری بەندن یا ڕەبی خوا سەرفراستان کە بەخوا منیش دڵم بە ئێوە خۆشە کە لەو غوربەتەدا گوێ لە وتاری ئاینی دەگرن 100 جار ماڵ ئاواییان لێ دەکەم و من گەلێک مەمنونی ئێوەم و دەستخۆشی لە جەنابەت لە هەموو مسلمانانی نەرویج لە سوید لە ئەمریکا لە بەریتانیا لە ئەڵمانیا لە هەر وڵاتێکی ئەوروپیدا یان لە هەر وڵاتێکی ڕۆژهەڵاتیدا بن خوا سەلامەتتان کە کاکە محەممەد فەرمی ئەمە لە مزگەوتێکین ئیمام کاتێک کە نوێژدا دەبەسێڵە الله ئەکبەر ناڵێن نێتمە 4 ڕکات نوێژ دەکەمیان بە عەرەبی نێت بێنێ برا شیرینەکەم کاکە محەممەد نێت هێنان لە مەسەبی ئیمامی شافعیدا وا باشە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ کاتێک کە ئیمام یان مەئموم نوێژی کرد وا باشە بڵێ نێتمە 4 کات نوێژی نیوەڕۆ دەکەم 4 کات نوێژی عیشا دەکەم بۆی کە دڵیشی لەگەڵی بە ئاگا بێ ئیمام ئەبوو حەنیفە و زانایانی تر وە کۆی زانایان لەسەرەوە نێت لە ناو دڵدایە تۆ کە بەرەو قیبلە وەستای ڕێک بۆچی وەستاوی ئەمەوێ نوێژی عیشا بکەم کاتەکە شەوە ڕۆژ نییە نوێژی مەغریبیش نییە یەقینی ناو دڵم هەیە ئەمە نوێژی عیشا بەرەو قیبلە وەستاوم 4 ڕکاتە نوێژی عیشا کەواتە ئەگەر ئەوەندەشی ئیمام درێژ نەکردەوە یان پێویست ناکابیکە وتی الله ئەکبەر هەر جەنابیشت خۆشت هەر منیش جەنابتان هەموو بینەران کە نوێژت دابەست پێویست ناکە ئەو هەموو دوور و درێژەی بدەیە مادام دڵەکەت ئامادەیە و دڵ لە شوێنان نییە لە کاتی الله ئەکبەرە نێتت هەبوو بۆ نمونە نوێژی عیشا بوو 4 کات نوێژی عیشا دەکەم بۆ خوای گەورە ئەم نێتە لە دڵتا هەبوو لە کاتی الله ئەکبەرەکە کافیە ئەو ئیمامەی کە جەماعەت بۆ جەنابتان دەکا هیچ ئیشکالێکی لەسەر نییە اللهم رب هذه الدعوة التامة أو ما مستعيبي خوين زور باش دكا وإيش بدعيكي تدا نابينم وأو ما مستعيش كني خوينت أويش لو مينكين دبلو دقيقي الصريح بون الصنية بل للدواي قامتي الشوا اللهم رب هذه الدعوة التامة بخوين دري أقل ني خوين
هیچ ئیشکارێک لە مزگەوتەکەتاندا دروست نابێ گرنگ تەبایی ناو مزگەوتان بپارێزن ئەو ئیمامە بەڕێزە نوێژی لە دواوە زۆر دروستە و زۆر ڕێک و پێکە بەنسبەت فاتیحاوە واللهی من بۆ خۆم دڵم وا پێ خۆشترە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ زۆر لە من و لە تۆ لەو مامۆستا بەڕێزەش جوانتر لە ئاین حاڵی بووە کە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم ئاەتێکە لە سوڕەتی فاتیحە بەڵام لە مەسەبی ئەبوو حەنیفەدا و لە مەسەبی هەندێک زانایان و عولەمانی تردا بسم الله الرحمن الرحیم سنەتە بەوترێ چۆن دەڵی أعوذ بالله من الشيطان الرجيم بەدەنگی نزم دەیڵێ ئەو مامۆستاش بسم الله تەرک ناکە زۆربەی ئیمامی مزگەوتەکەی ئێمە ژوایە کاتێک کە بسم الله دەکا یعنی لە ژێر لێوە دەڵێ بسم الله الرحمن الرحیم ئەمجا الحمد لله رب العالمين هیچ کاکە محەممەد دڵت نقصانی پێدانەیە دڵت لە نوێژەکەت سار نەبێ هاتوچۆی مزگەوتەکەت تەرک مەکە مامۆستایانی بەڕێزی ئێمە بە قسەی برای خۆیان بکەن چونکە ئێمە شافعی مەسەبین لە باب و باپیرانمانەوە وار ڕاهاتوین لەسەر مەسهەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لە ئیمام شافعی بێ گەورە زانای ئیسلام پابەند بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی ئیمامی شافعی زۆر جوان لە قورئان و فەرموودە حاڵی بووە ئەگەر هەموو ئیمامەکانمان پێشنوێژیەکان لەسەر مەزهەبی ئیمامی شافعی بکەن خلاف لە ناو مسلماناندا دروست نابێت بەخوا ئەویان باشترە بسم الله کە وەکو باو باپیرەمان بەدەنگی بەرز بکە چونکە ئەویش بەڵگەی تایبەتی خۆی پێ لە قورئان و فەرموودە وەریگرتووە بەڵام ئەگەر مامۆستای بەڕێزی وەکو مزگەوتەکەی جەنابتان وەکو مزگەوتەکەی ئێمە وەکو مزگەوتەکەی کاک فڵان کەس ئیمام بسم الله نەکرد نوێژەکەمان هیچ نوقسانی نییە و هیچ لە ئەجر و پاداشمان کەم نابێتەوە و هیچ دڵمان سار نەبێ و لە مامۆستای بەڕێزیش نەیکەین بەڕەخنا خۆی گەورە سەلامەتتان کاکە محەممەد گیان باوکی سەردان فەرمووی ساڵێک و 2 مانگە ژنی دووەمم هێناوە یەخوا پیرۆزت بێ ژنی یەکەمم قسەی ڕقە ناتوانم عەدالەتیان لە نێواندا بکەم خزمەکانی لێتۆراندوین وەڵڵاهی براشیر نەکەم هەتا بۆت بکرێ ئینسان ژنی دووەم وەکو بەڕێوەبرنی دوو وڵات دوایە ئێستا هەموو کاربەدەستێک وڵاتێکی پێ بەڕێوە ناچێت جاوەرە دوو وڵاتی بدەیەتە دەست بۆیە لە دینی ئیسلامدا من وەکو خودی خۆم هەرگیز هانی پیاوانم نەداوە کە خێزانی دووەم بێنن چونکە ئەو سەریم چاو لێیە ژنی کورد بەتایبەتی ئێستا ژنانی عەرەب بۆ شێوەیەنین لەواتە ژنی وڵاتێکی کە بۆ شێوەیە نەبێ ژنی کوردی ئەمە غیرەی زۆرە هەل لە دایک و ننکی خۆیەوە فێر بووە ژنی کورد غیرەی زۆر بەهێزە بەرامبەر بەهێنانی ژنی دووەم ئللا کەمێکی کەم نەبێت کە قاعدەش بە 6 ساڵ ناوەشێتەوە هەر خێزانی جەنابن نییە خەڵکانێک هەیە کە کابرا خێزانی دووەمی هێناوە خێزانی یەکەمی هەڕێگەی مەحکەمەی گرتوۆتە بەر هەر دەست بەجێ جیابەوە هەر قبوڵی یەک دەقەشی نەبووە ئەوەی تۆ کە دەژیا و قسەی ڕقا ئەبێت تۆش قبوڵت بێ کاکە باوکی سەردەم ئینشاءڵڵا تۆ سەبر و تەحەمولی زیاترت هەبێ بەخوا تا پۆستەکەت گەورەتر بێ تا سەربانت گەورەتر بێ کوردەواری جوانی ئەوتۆڵە بە فرماڵی نیش زۆرتر دەبێ تۆ کاکە بە تەمابی دوو ژنت هەبێ و هەشەوە لە شوێنێک بی وەڵڵا باوکی سەردەمبارت لە ئێمە زۆر قورستر دەبێ ئەبێت تەحەمولی زیاتر بێ ئەبێت تەحەمولی قسەی ڕق و بۆڵەگەشی لەگەڵا بکەی دوو ژنە هەر گوپی خڕ نییە وەڵا برا گوپیش جاری وا لێشت دەدرێ قسەی ڕقیشت بەرامبەر دەکرێت ئەبێت تەحەمولی زیاتر بێ بۆیە ئینشاءڵڵا تۆ نەرمتر بە تۆ سەبر و تەحەمولی زیاتر بێ عەدالەت بە پێی ئەوەیە ژنەکە ڕێگە بدە ئێستا تۆ ویستت شەو لەگەڵەوە بخەوی ئەو ڕێگەی نەدا و دەرگای پێوەدا و بەتانەکەی بۆ فڕایدایتە دەرەوە ئیترەوە دەسەڵاتی تۆ نییە ئەو کاتە خوا هیچ گونەهبارێکی تۆ ناکە بەڵام تۆ هەوڵ بدە زمان شیرینتر حرمەتگرتن و هەروەها لە ڕووی مادیەوە جیاوازیان لە نێواندا مەکە لە ڕووی مانەوەی شەواندا کە مەعیبەی تێدانێت لە شەرعە ئەبێت تۆ بەدڵێکی سافەوە بەنێتێکی خاوێنەوە بڕۆی بۆ لای ئەم خێزانی یەکەمەد وەکو دەچی وەلای خێزانی دووەمەد جا ئەو کاتە ئەو خۆی قبوڵی نەبوو ئەویش گونەهبار دەبێت ئەویش حەق وایە ئەو خوشکە بەڕێزەشم تازە تۆ خێزانی دووەمت بە حەڵاڵی هێناوە خیانەتی زەوجین نەکردووە دەستت خۆش بێ پەیوەندی ناشەرعین نەبووە بە دزیەوە لە شوێنان لەگەڵی ڕاد نەبواردووە بە شەریعەتی خوای پەروەردگار بە حەڵاڵی بۆ پاشی هێناوتە سەر ماڵ ئەمەش جگەی دەستخۆشیە الحەمدوللا تۆ پیاوێکی پیاوانەی ئەو پیاوانەی ئەو ڕێبازیان گرتووە لۆمەیان ناکرێت شەرعی خوای گەورە لەسەر و هەمومانەوەیە و ئەو ژنانش دەبێت تەحەموول بکەن ڕاستە ڕەن بە غیرەیان بجوڵێ و دەرونی هەموو ئافرەتان بەتابەتی و کورد وایە ناڕەحەت دەبێت زۆریش ناڕەحەت دەبێت کەس نێ پێی تەحەموول کرێ بەڵام ئەویش گونەهبار دەبێت ئەگەر لە سنووری خۆی مافی پیاوەکەی نەدا ئەم پیاوە لە تۆ کەم نابێتەوە و پیاو توانای هەیە بەشی دوو ژن و بەشی سێ ژن و چوار ژنیش دەکا هەموو پیاوێک نا ئەوەی کە لە خۆی ڕابینیوە بەڵام عەدالەت دەکەوێتە سەروەی ژنەکە شاوکار بێ ئەگەر هەر ڕێگەی نەدا ئینشەڵڵا تۆ سەبر و تەحەموولت هەبێ بەڵام ئەو گونەهبار دەبێ وەک تۆ لە گونەهەکە دەردەچی دەڵێن مامۆستایان شی ناکەنەوە مەغریب و نوێژی عیشا ئەوانە باسی ئەوەت کرد بەڕێزان ئەگەر لە دوورکاتەکانی یەکەمدا نوێژی نیوەڕۆ نوێژی عەسر نوێژی مەغریب نوێژی عیشا نوێژی بەیانی نوێژی نیوەڕۆ و عەسر و مەغریب و عیشا ئەو چوار کاتیانە لە دوورکاتی یەکەمدا لە دوای سوورەتی فاتیحا قورئان خوێندن هەیە
إنا أعطينا دخويني قل أعوذ برب الفلق دخويني قل هو الله دخويني إنا أعطينا شي سورة إذا جاء نصر الله وكلبرتا بەڵام لە نوێژی نیوەڕۆ لە نوێژی عەسر لە نوێژی مەغریب لە سەرکاتی سێمیدا لە نوێژی عیشا لە دوورکاتی دواییدا ئەمانە بەس فاتیحا دەخوێنی کەوتە دووە لە الضالین ئامین یەکسەر بڵێ الله ئەکبەر چۆ سەر ڕکوع پێویست ناکە لەوێدا قل هو الله بخوێنی ئینا ئەعطەینا بخوێنی یان سوورەتێکی تر بخوێنی بەس لە دوورکاتەکانی یەکەمدا عەزیزم نوێژی بەیانیش کە بە خۆی دوورکاتە لە هەر دوورکاتەکەدا ئەوە ئیمام دەیخوێنێت تۆ گوێ ڕادەگری ئەگەر لەگەڵ ئیمامدا بووی ئەگەر لەگەڵ ئیمامدا بووی لێت تێک نەچێ وەڵامەکەم باوکی سەردەم ڕوون بێ کە لەگەڵ ئیمامان نوێژت کرد بەس فاتیحا بخوێنە بەڵام لە نوێژی نیوەڕۆ و لە نوێژی عەسردا کە نوێژەکە بە بێدەنگی دەخوێندرێ تۆ لە ڕکاتی یەکەم و لە ڕکاتی دووەمدا لە فاتیحای خۆت قل هو الله هەر سوورەتێک دەزانی بیخوێنە بەڵام ئەگەر لە نوێژی مەغریب و عیشا و بەیانیدا لە مزگەوتا لەگەڵ ئیمان بووی کەوتە دووە لە الضالین ئامین هیچ مەخوێنە گوێ لە قورئان خوێندنی ئیمان بگرە بەڵام لە نوێژی عیشادا و لە ڕکاتی سێمی مەغریبدا تەنها سوورەتی فاتیحا بخوێنە واگە کاتت مایەوە هیچ سوورەتێکی تر مەخوێنە چاوەڕێی ئیمان بە هەتا دەچێتە ڕکوع خوا تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵکە دایکی محەممەد دەبارەی خێرکردن بە کەسێک کە کرێچین کە نەبوو نەدارن بەڵام ژنەکە نوێژ دەکا و تاعەت و عیبادەت دەکا پیاوەکە بەداخەوە نوێژ ناکە لە مانگی ڕەمەزانە خێر و سەدەقەیان پێدەشیا بەڵێ یارمەتی ئافرەتە بەڕێزە بدەن و إن شاء الله بەڵکو ئەم پیاوەش کافر نییە ئەگە ئینکاری نوێژەکەی لە دڵەوە نەکە و خۆی بە گونەهباری قاپی ڕەحمەتی خوا بزانێ مادام کرێچین نەبوو نەدارن بەڕاستی ئینسان واریدەتیشی هەیە ئەگە کرێچی بێ زۆر پێوەی دیارە ئەنجا لەگەڵ نەبوونیەکەشە وام ژناش نوێژی تاعەت و عیبادەتی خوا دەکا منداڵەکانی خوا ناسن خوشکە باشەکەم سەرفترە زەکات ئەمانە بیدەنە دەستی ژنەکە وەژنەکەش بۆ ماڵەکەی سەرف دەکاوە ئەم پیاوەش ئەگەر ژیری بخاتە کات لە سەیری کە ئەم ئیسلامە چەند بەڕەحمە ئەم موسڵمانانەی ئەهلی نوێژ و تاعەت و عیبادەتی ڕەمەزان ئەو تا چاویان لە ماڵی منە بە ئیزنی خوای گەورە ئێوە ئەو نێتەشی بیانن خوای گەورە ئەم بەخشینە بکاتە هیدایەتی ئەم پیاوە وەگە هەر نوێژی نەکرەوە پەیوەندی بە خۆیەوە هەیە بەڵام ئەم ماڵ و منداڵە پێویستیان بە هاوکاری هەیە ئینشاءالله زەکات و سەرفترە و خێرەکەتان لەسەر لا دەچێت دوو کەس عاجز بوون دیارە خوێن و گۆشتی یەکن خزمن ئاژ نابێتەوە تەلەفۆنت بۆ کردو چوویتە ماڵی ئەو هەڕووی گەژنی ئەوانن یا خوشکە باشەکەم دایکی محەممەد ئینشاءالله تۆ لە پێناوی خوادا گونەهبار نابی تازە مادەم دوو جار سێ جار کەسێک ئەوە تەلەفۆنت بۆ کرد بەڵام تەرکی علاقە هەر مەکە بە قسەی برای خۆت بکە بە قسەی مامۆستا بکە ئینشاءالله جەژنی ڕەمەزان هاتە پێشەوە جارێکی تەلەفۆن بۆ بکە جەژنی قوربان جارێک بچۆ بۆ ماڵی ئەگەر ئەو ڕووی لە تۆ خۆشتر بوو ئەگە ئەوژی استیقبالی تۆی کرد والله دەجار ئەجر بۆ تۆ دەنووسێ و گوناهیش لەسەر ئەو لادەچێ و خوا پاداشتی ئەویش دەداتەوە ئەگە زانیت لە جەژنەکەشە هەر ڕوو لە ماڵی خۆش یا ڕووی هەر خۆش نەبوو بە تەلەفۆنەکەش دوایەوەی کە ئەو هەر جوابی نەبوو تۆ جارش کەش کردت ئەوە مناسبەتەکە هەر مەبسڕە مادەم گۆشت و خوێنی خۆتە بەیانی والله تەعزیەکت دەبێ دڵنیام دەبێ هەر بچنەوە لایەک بە ئەم پەیوەندیە ئەم تاڵەمەوەکەی معاوی پێ دڵن هەر بمێنێ لە جەژناندا تەلەفۆنێکی بۆ بکە نامەیەکی کاگە تەلەفۆن نەکرد نامەیەکی دەنگی بۆ بنێرە جەژنە پیرۆزەیەکی بە نامە ئاراستە بکە بەنووسین ئەو پەیوەندیە بمێنێ بەڵام تۆ لە قیامەتە هیچ گوناهێکت لەسەر نییە کاتێککە کەسی بەرامبەر هەر نەفرەتی کرد هەر بەداخەوە بە قسەی شەیتانی کرد و دڵی پانەبەوە دایکی محەممەد تۆ هیچ گوناهێک لەسەر نابێ بەڵام بە ئەو تاڵام وە هەر بمێنێتەوە لە بینە بە نامەیەکی دەنگی یان بە دێڕێک نووسین بێ یان بە جەژنە پیرۆزەیەک بێ یان بە چوونە ماڵێک بێ جار و بار نەک هەموو جار دایکی محەممەد ئەوی شەر پەیوەندێکی تر بوو دایکت لە مەکە وفاتی کردو ئینشاءالله خوا خۆشی ویستۆ لەو مەقامە پیرۆزەدا خوای گەورە عمرەی لێ قبول کردبێ بە ئەجری حەجیش بۆی نووسی بێ ئەو دارێکی لەسەر قەبرەکەی بنێژی نەخێر خۆتۆ ناچی لە مەکەدار بنێژیوە لەوێژ نانێژرێ و هیچ گوناهێکت لەسەر نییە بەڵام ئینشاءالله لە بەردەمی ماڵی خۆتاندا دار ناشتن هەر سونەتە واللهی خێرێکی گەلێ گەورەی هەیە ئینشاءالله خوشکە باشەکەم دایکی محەممەد بەنێتی خێری داکرد هەل دەبێت دەرگای ماڵی خۆتان واگە ماڵی خۆتان شوێنداری لێ نەبوو یان نێژرا بوو ئینشاءالله هەوڵ بدە وەسیەتەکەی داکرد بەوە جێبەجێکە لەسەر گۆڕستان لە قەبرستان خۆمردووی ترتان هەیە بڕۆ دارێک شەرنی لەسەر قەبرێک بێ لە شوێنێکە دارێک بنێژە ئەمە دەبێتە سێبەر بەیانی موسڵمانان لەژێر سایە ئیسلاحەت دەکەن لە کاتی بە خاکسبارنی تەرمەکاندا واژینگە پاک دەکاتەوە بەنیەتی دایکرد لە شوێنێکە لە گۆڕستان بێ لە بە دەرگای ماڵی خۆتان بێ لە حوشەی خۆتاندا بێ ئینشاءالله نەمامێک بنێژە و خزمەتی بکە هەتا لە خەم دەڕەقسێ و دەڕوێ و خێر و ساوابەکەی هەدیە ڕوحانەتی دایکت کە ئەوە تۆ هیچ گوناهێکت لەسەر نامێنێ بەنسبەت وەسیەتەکەی دایکتەوە یا ڕەبی خوا لە دایکی تۆ و هەموو ئیمانداران خۆش بێ باوکی ئارۆ وەکو دوا پەیوەندی دەفەرمووی پیکابم پێ لەش ساق بێ
ئیشەکەم بەردەوام نییە هەفتەی ڕۆژێک دوو ڕۆژ نوێژی قەسر و جەمع باڵێ ئەو کاتانی کە دەچێت سلێمانی دەچێت هەولێر دەچێت شوێنێکی تر لە سنووری شارەکەی خۆت باوکی ئارۆ دەرچووی ئینشاءڵڵا نوێژەکانت نیوەڕۆ و عەسر دوڕکات بە قەسر و جەمع بکەم مەغریب و عیشاش بە یەکەوە بکە بە قەسر و جەمع نوێژەکەت هیچ ئیشکالێکی لەسەر نێو دروستە بەنسبەت ئەوەی دڵی تازە منداڵمان بۆ خۆی گەورە تەمەنی پڕبەرەکەت کا و نور و ڕۆشنایی بێ بۆ چاوی تۆش و دایکیشی زەکات وەرگرم یاننا برا شیرنەکەم ئەمە دوو حاڵەتە ئەگەر نۆماڵیت پێوە دیارە کەلوپەلە پێداویستێکە سەلاجەت نییە بەڕاستی موبەریدەن نییە لە زستانە سۆبات نییە فەرشێکی گونجاو لە ماڵەکەتانەیە دوو دەست دۆشەکی زیادە نییەگە بەتانێکی زیادە نییە کە میوانێکت هات بە قەدر و حرمەتەوە لەلات بخەوێ خزمێک ماڵە خەزورێک ماڵە باوکو دایکێک هات بەڕاستی پێتەوە دیار بوو کە هەژارێکی زۆری وەڵاوە سەرفترە و زەکات وەرگرە با سیارەشت هەبێ من دڵنیامی شەکەی تەوەکو پێویست نییە با خانووشت هەبێ کرێکیش نەبی بەڵام ئەگەر دەزانی ئەلحەمدولیلا کەلوپەلی ناوماڵەکە بە قەدەر پێویست هەیە و ئێستا شکواز بۆ خۆوەکو بۆ خۆت باسکردی ئینشەڵڵا قەت قەرزار نەبی شکور قەرزارنی لەخوا بە زیاد بێ وە شتێکیشی لە جیرفاندا هەیە خەمی داهاتوون نەبێ ماڵێ وەڵای ئێستا زەکات و سەرفترەکە خەڵک دایانێ وەریگرم چونکە لەوە چێت دوو مانگ دوایەوە ئیشم نەمێنێ ئەمڕۆ خوای گەورە ڕزقەکەی داوە حەمد و سەنا بەخوا قەرزدار نی و عەرزم کردی سەیری ناوماڵەکە دەکەی شکر پۆشتە و پەرداغ بوو بە قیاسی ماڵێکی ئاسایی نەک زۆر دەوڵەمەند خەڵکێکی میوان دۆست خزم کە سوکاری هەردوو لە هات نەماڵەکەت ئەلحەمدوللا پێتەوە دیار نەبوو ئەوەندە ڕەشوڕوت بی واللهی وەری مەگرە با بۆ کەسانێک بێ کە کرێچین کە هیچیان نییە کە قەرزارن کە بێ ماڵن کە بێ حاڵن زەکات ئەبێ خۆتی لێ پارێزی چۆن دەبێت لە ماڵەکەتان نەیهێڵیەوە لە وەرگرتنیشە ئەگەر قەرزدار نەبی ئەگەر هەژار نەبی ئەگە بەڕاستی بۆ نانی ڕۆژانت محتاج نەبی ئەگەر نەخۆشی تەنگی پێ هەڵنەچنیبی ئینسان لە داهاتوو نەترسێ داهاتوو بەدەستی خوایە لە جاتیەوە زۆر دوعا بکە خوای ئیش و کارێکی حەڵاڵم بۆ بنێری خوای لە بەڵام مصیبەت و نەخۆشی و ناخۆشی بە دوورم کەی ئێمەش هەمومان وا بکەین و هەمووشمان لەخوا دەپاڕێنەوە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی و کار و کەسابەتمانەوە محتاجی دەستی هیچ عەبدێکی خوای پەروەردگار نەبین ئەوانەی دەستکوتن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکرێتەوە موسڵمانانی بەخشندەش لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزاندا خوای گەورە هەزاران ئەوەندەیان پێ بەخشێ دەستی خێرەوەمەندان هەمیشە پڕ بێ ئەوانەی ڕێنمایی خەڵک دەکەن بۆ خێر خوای گەورە پاداشتی بە خێریان بداتەوە بەڕێزان بەرنامەکەمان هاتە کۆتایی یا ڕەبی خوای گەورە سەرفراستان کە دەستان خۆش بێ بۆ پرسیارە جوانەکانتان بۆ تەلەفۆنەکانتان بۆ پرسیارە بەجێیەکانتان کە هەمومانی سوودمان کرد خوای گەورە ڕەحم بە حاڵی منیش و ئێوەی بینەریش بکە هەموو لایەکتان بە خوای پەروەردگار دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه